والله ئەم پێشانگایە لە هونەری وێنە کێشان خۆیگرێتەوە چونکە پێشانگایەکە پێویستەکە لە کەرکوو کاشتیوا بکرێت چونکە کەرکوو بەڕاستی ئەم چالاکیانی تیا کەمە ئەبێ بەردەوام بین لەم ئیشانە. ئامادەم لێرە و هەروەها وەک فێرخوازی پەیمانگەی هونەرە جوانەکانی کەرکووک بەشدارم بە چەند تابلۆیەک لەم پێشانگە خنجیلانە کە لەگە هاوڕێکانم شان بەشانی کردومانەتەوە و دەستخۆشی لە هاوڕێکانەکەم کە بەردەوام من لە کارەکانیان و لە شاری کەرکووکە کە هونەر قۆرخ کراوە و هونەر کەمە. زۆر علاقەم بە کتێب‌های کوردیە بە زۆرتر علاقەم بە ڕۆمانهای کوردیە کە زۆرتر لەبارەی جامعەی کوردیدا قسان دەکەن لەبارەی بەخصوص لە بواری ژنەوە قسان دەکەن بە داواشم ئەوەیە کە ژنانی ما حتمەن متالعەی خۆیان بەرنە سەرێ بە کتێبی کوردیش حتمە بخوێننەوە. گرانبوونی کاغز تەسیریشی لەسەر چاپەمەنیەکان بووە چونکە کتێبێک کە چابە بێت حتمما کە چابە بێت یعنی هەم نرخی کاغزەکە کە وەختێکە گرانە بێت هەم قیمەتی کتێبە چێتە سەرەوە ئەوە خوێنەریش ئەو توانایە نییە کە بتوانێت کتێب بکڕێت. تشتغلين بوامدارية عمود الأمير كونا ومورد قدرت كيفن شوليش خور بر حدود يعني تقريبا ساعات شهر سبين قدرت كيفن سيونيف شهر خجاز كنت شوكي خدبن وامدرن بر في حدودي ام شبكة خدينا حسونهن خدورين جلبوطن طبعا يعني تشتي باج نافواده ايه مميزتين بلحيتين لحياوه سبيتي شوكي سبيتي وافا مش خورد رزقن يعني خدي طيريش حميدة بريتيش ماري كردستانيتيش حلبيتيش شاميتيش لبنانيتين حميدة بريش بارتين وحر ايه مرقشيتيش خورولو جوتك انسان ولو هنك زارو كنا ايش خورتنا انا امزدامنا بعمر مظننا كون مراق يعني كيف علمي مراق وهم رزقكي يمرو قباناني خوش يدخل Out here with my girlfriend Cosima from Germany, and we're here visiting her brother who works for the EU Parliament, and he invited us out to check out the gardens, which is pretty cool because it's never open to the public, so it's like a really rare chance to get inside and see what the king gets up to. I know this place quite well since they opened this to the public. I come each year. So you have the possibility to visit during day, and then you have like this, they call it nocturne, so you can visit it at night, like we just did. I would say the government and the royal family want to open this to the public, to make the public know the environment in which this greenhouse has been created and how it is maintained.